شانۆیی دوا ڕۆژەکانی بابلۆ کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشی بوو لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی کە ئەمە یەکێکە لە دەقەوەرگیراوەکانی جیهانیوە. ئەم شانۆیە ماوەی مانگێک زیاترە کاری لەسەرکرێتووە لە ئێستا ئامادەی نمایشە چەند ئەکتەرێکی لاوتیدا بەشدارنەوە لە ڕێگای نمایشکردنی مەکتەرانەوە گەورەی و باشی و چێژێکی زیاتری بەخشیوە بە شانۆگەرێکە لە جۆری کۆمیدی میوزیک ئامێزە و ژانرایەکی تایبەتی بواری کارکردنی شانوەیە و دەرهێنانی لەلایەن بەڕێز کاکەشوان کەریمەوە بۆ کراوە ئەو ئەکتەرانی تێدا بەشدارن کەسە ئەکتەری دیاری نێو بۆشایی شانۆن و هەمویان لە ڕێگای کارەکانی خۆیانەوە و لە ڕێگای ئەزمموی خۆیانەوە پاڵپشتێکی باش لا بەرەمێنانی هوەری شانۆکەن. ئەوە جگای ئاماژەیە ئەم شانوویە دوای نمایشکردنی لا شاری سلێمانی و بڕارە لە شارەکانی تری هەرێمی کوردستان نمایش بکرێت و هەروەها وەک کاکشوان ئاماژەی پێکردووە کە لە وڵاتی ئەڵمانیاش نمایشەکرێ ئەم شانۆگەریە. کاکشوان بۆ خۆی لە ساڵی 1990ەکان بە دواوە خەریکی کاری هوەری شانۆیە و لە ئەڵمانیا نیشتەجێ بوو لەوێ شەر هوەری شانۆی خوێندووە لە یەکێک لە زانکۆکانی ئەڵمانیا و چەندین کاری هەیە لە بواری دەرهێنانەوە بەردەوامی بەکارەکانی خۆیدا و لە ئێستاشدا ئەم شانۆی بەرهێمێناوە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشی بۆ وا پێشوازێکی باشی لێکراوە لەلایەن ئەو کەسانی کە چوونەتە نێو هۆڵی شانۆکەوە. من بابلۆ دەوڵەمەندترین زەنگینترین بەناوبانگترین پیاوی ئەم شارە. بەس تۆ هیچ لە سیاسەت نازانی بەڕاست زانیەتی؟ ئەڵێن شێتێ لە ماڵایە بەسە ئەگەر بەسەر لاشەما بڕۆ شووەکەم من شووەکەم منیش لەوە چەند ڕۆژی جیهانی شوو بێت بۆ نمونە تۆ ئێستا چە دەرۆ سارێک لێتێ ئەوکە بەهشت بەشی یەکسانەکە نابێ بە خەڵک بڵێم ئەمە زاوەکەمانە. بەس من کێشەم زۆر زۆرە. کێ بە من ڕازیە بێت؟ من ڕازیم. منش ڕازیم. ڕازینیم و تەواو. 29 ساڵ لەمەوبەر باندێکی موزیک کۆمەڵێک گەنج پرۆڤە و خەونی کۆنسێرتێ باوکم نەیهێشت بەتەنیا بەجێتان هێشتم ئێوە بەتەنیا بەجێتان هێشتم لە بەربارانەکەیە. خوای جان چه حکمەتێک لە تەنیاییە کە من لێی تێناگەم. داریان کێشا بەسەرما. نمایشی شانۆی دوا ڕۆژەکانی بابلۆ دەقاوێزانی کلۆدمانێ و شوان کەریم دەرهێنانی شوان کەریم لە بڕواری 24 دوای 2022 ڕۆژانی دواتر لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی بلیت لەم شوێنانە دەست دەکەوێت.